ڕۆژتان باش من هاژ غەفور کاتژمێر حوتی تاوا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش. بۆ کۆزانین کە هەموو ڕۆژێک دەستێکی ڕۆژەکەمان لەگەڵ پرۆگرامە جوان و ڕەنگینەکەی پرۆگرامی ڕۆژ باشە لە کوردستان 24ەوە. بۆیە ئێمە هەوڵە دەیت کە ئەو بابەتانە بۆ ئێوە ئامادە بکەین کە تەواو گونجاو بێت لەگەڵ ژیانی ڕۆژانەمان لەگەڵ تەواوی ڕۆژانەکەمان سوودی لێ ببینین. تۆری پرۆگرامەکەمان ئەمڕۆ تایبەت کردو بە تۆرێکی تەندروستی کە تایبەتە بە ئافرەتان، بەڵام گرنگە کە پیاوانش بیسەری و بینەری بن تا بزانن کە ئافرەتان لە چ بارودۆخێکدا دووچاری ئەو گرفتانە بنەوە یاخود ئەو حاڵەتانەی کە لە سفڕیدا توش دەبن. گیان لەمە چەندین بڕگە و بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون و هەروەها لە کورتەی هەواڵەکاندا هەوڵەدەین کە ئەو پرسە گرنگانی ئێستا ناوچەکە و جیهانیشی گرتوتەوە بیخینە ڕوو. بۆ ئێستا دەستەکەم بە کورتەی هەواڵەکان و دواتریش ئەو بڕگە و بابەتانەی کە باسم کرد. ڕۆژی حوتی ئاداری ئەم ساڵ پاپای ڤاتیکان لە هەرێمی کوردستان دەبێت. پاپا فرانسیس پاپای ڤاتیکان لە ڕۆژانی 5 بۆ 8 مانگی داهاتوو سەردانی عێراق و هەرێمی کوردستان دەکات و لەگەڵ عالی سیستانیش لە نەجەف کۆ دەبێتەوە. لە سەردانەکەیدا پاپا فرانسیس سەردانی شارەکانی بەختە، نەجەف، هەولێر و مووسڵ دەکات و چەند ناوچەیەک بەسەر دەکاتەوە و چەند ڕێو ڕەسمێکی ئاینی ئەنجام دەدات. بە گوتەی کاردیناڵ لویس ڕافایل ساکۆ، پاتریارێکی کڵێسای کالدانی کاسۆلیکی لە عێراق، کۆبوونەوەکەی نێوان پاپا و عالی سیستانی بە دانوستانی نێوان هەردوو لابووە. بڕیاریشە ڕۆژی حوتی مانگی داهات و سەردانی هەولێر بکات و لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆبێتەوە. چەکدارانی گروپی سەرایە سەلامی سەر بە موقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدر بە چڕی لە شەقامەکانی بەخدا بڵاوبوونەتەوە. چەند گرتەیەکی ڤیدیۆیی لە تۆڕکمەڵایەتەکان بڵاوبوونەتەوە لە دیمەنەکانیاندا نیشان دەدرێت کە چەکدارانی گروپی سەرایە سەلامی سەر بە موقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدر بە چڕی لە شەقامەکانی بەخدا بڵاوبوونەتەوە کە ناوچەی کەڕادەی بەخدایە بە ئۆتۆمبیلی سەربازی و چەکەوە لە شەقامەکان نمایش دەکەن. ئەمەش دوای ئەوە هاتووە کە ساڵح محەممەد ئەلعراقی کەسی نزیکی موقتەدا سەدر ئاشکرای کردووە ڕێکەوتنێک لە نێوان داعش و شانەکانی حەزبی بەعسکراوە بۆ ئەنجامدانی هەرشێکی گەورە بۆ سەرمەزارگە و شوێنە پیرۆزەکانی نەجەف و کەربەلا و بەختای پایتەخت. وەزیری دەرەوەی ئێران دەڵێت جۆ بایدن یەک بژاردەی لە بەردەمدایە. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند ئەگەر جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کارەکانی لەسەر شکستەکانی ترامپ بنیاد بنێت بە دڵنیایەوە هەڵە دەکات و شکستی گەورە چاوەڕێی دەکات. دەژڵێت ئەمریکا ڕێکەوتنی ناوکی جێهێشتووە و پێشێلی کردووە، بۆیە دەبێت بەرپرسیارەتی خۆی لەو ڕێکەوتنە جێبەجێ بکات. ڕاوێژکاری ئەڵمانیا و سەرۆک کۆماری تورکیا پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا. ئەنگەلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا و پەیوەندی نێوان بەرلین و ئەنقەرەیان تاوتوێ کرد. دواتر لە پەیوەندی تەلەفۆنیەکەدا ئەردۆغان داوای کرد بە شێوەیەکی دادپەروەرانە یەکێتی ئەوروپا ڕێکەوتنی کۆچبەران نوێ بکاتەوە هاوکات پێشنیازی کرد لووتکەی نێوان تورکیا و یەکێتی ئەوروپا بەڕێوە بچێت. ئەفریقای باشوور کوتانی هاوڵاتیانی وڵاتەکەی بە ڤاکسینەکەی ئۆکسفۆرد و ئەسترازێنیکا ڕاگرت. ئەفریقای باشوور بەهۆی نەبوونی کاریگەری ڤاکسینەکانی ئۆکسفۆرد و ئەسترازێنیکا لە بەرامبەر زنجیرەی نوێی ڤایرۆسی کۆرۆنا کوتانی هاوڵاتیانی وڵاتەکەی بە ڤاکسینەکان ڕاگرت. لەلایەن خۆشیەوە تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی نیگەرانی خۆی لەو کارەی ئەفریقای باشوور دەربڕی و داوا دەکات هاوڵاتیان پابەندی خۆپارێزی و ڕێنمایە تەندروستیەکان بن. ئەمڕۆ دۆناڵد ترامپ دادگایی دەکرێت. بڕیارە ئەمڕۆ دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە سەرڕووداوەکانی هەڵکوتانە سەر کۆنگرێس دادگایی بکرێت. ترامپ تۆمەتبارە بە هەندانی لایەنگرانی بۆ پەلاماردانی کۆنگرێس. بۆ سەلماندنی تۆمەتەکانی سەر ترامپیش دەنگی یەک لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی پیران پێویست دەبێت. پێشتریش ترامپ داوای دواخستنی پرۆسەی دادگاییکردنی کردبوو. کورتێکی هەواڵەکانم پێشکەش کردن.
بۆ یەکەم جار مامۆستایەکی هونەری بەرگری کۆنفۆ شاولین لە سلێمانی بە ئارەزومەندانی ئەو وەرزشە دەدات یاخود ڕێنماییە نەدات و فێری جوڵەکانیان دەکات لەلایەن هەردوو ڕەگەزەوە با بڵێن کچانیش و کوڕانیش خواستێکی زۆر لەسەر ئەم جۆرە وەرزشە هەیە بۆیە هاوکارمان ئارام بەختیار فیچەرێکی لەسەر وەرزشی شاولین ئامادە کردووە با بەیەکەوە بیبینین. ئەم هەنەرە هونەری کۆنفۆ شاولینە کە 1500 ساڵ پێش زایانی دامەزراوە لەلایەن ڕاهیبێکی هیندیەوە بەناوی بۆدیت هارما. بۆ شێوازە لە کۆنەوە بە پەرەسەندێکی ێجگاری بەخۆی بینەوە هەتاکو گەشتنەوە ئەم ڕۆژەی ئەمڕۆ. لە دنیا بە عالەمە بڵاو کراوەتە و هونەرێکی زۆ بەهێزە هەم لە ڕووی توانای جەستەی و هەم لە ڕووی توانای فکریەوە. چکە دوو شێواز تەمارینی هەیە هەم جەستەیی هەم ناحی دەرونی و ڕۆحی. خواستێکی گەشتگا زۆری لەسرە لە ڕووی گەنجانەوە هەم لە ڕووی مناڵان لە تەمەنی 4 ساڵیەوە یاریزانمانی هەتاکو سەرود 40 ساڵ و 45 ساڵیش ئەمە ئەگەڕێتەوە بۆ حەز و خولەی گەنجەکانمان کە بە تاقەیەکی باشەوە بە نەشیدێکی باشەوە کە ڕۆکەنە هۆڵەکانی وەرزشکردن بۆ ئەوەی کە جەستەیەکی پتە و بەهێزیان هەبێت. سوودەکانی ئەم هونەرە ئەوەیە کە هەموو ئینسانێک بە تەواوەتی دوورەکەوێتەوە لە هەموو نەخۆشیە. لە مناڵیەوە حەز و خولیایەکی تایبەتم هەبوو بۆ هونەری بەرگری کە بە مناڵی سەیری فیلممە کرد هەموو کاتێک حەزم بەوە بکە گەورە بووم بتوانم ببمە خانمێکی ئازا خەونیشم ئەوە بکە بتوانم لە فێرگەیەکە دەرس بە چەند خانمێکی وەکو خۆم بڵێم بۆ من زۆر خۆش بوو کاتێککە دەستم پێکرد چونکە لەو کاتەیە ڕێژەیەکی کەمی کچان بەشداری ئەو هونەرەیانە کرد ئەوی زۆربیان بەهۆی ئەوەی کە نایانەوێت لەگەڵ کوڕان بەشداری بکەن یاخود ماڵەوەیان ڕێگەیان پێ نایەت بەڵام ئێستا وردە وردە ڕۆژ بە ڕۆژ ژنان زیاتریانە ناوە یاخود کچان ئێستا بینە سەر تۆری تایبەتی ئەمڕۆمان کە باسکردنە لە سکپڕی هێشووی چییە و چۆن تووشی ئەبین با لە پێشە هەندێک زانیاری بۆ ئێوە ڕوون بکەینەوە کە سکپڕی هێشووی بریتە لە ناڕێکی سێک لە ئەم حاڵەتش لە 1000 کەسا لە 1 کەسا ڕۆیات با بزانین نیشانەکانی چییە بەم شێوەیەکە بە خێرایی گەورەبوونی سک و هەروەها خوێنبەربوون دڵتێکچوونی زیاد لە حاڵەتی ئاسایی واتە ژنان هەندێک جار تووشی دڵتێکچوونە بن بەڵام لەم حاڵەتەیە زۆر زیاترە و نائاساییە بەرزبوونەوەی پەستانی خوێن و هەروەها چالاکبوونی ڕژێنی پەریزادە یاخود غوددە.
ئێستا ئەمانی کە باسم کرد و چەندین پرسیاری دیکە کە لامان دروستە بێ لە میوانەکەمەکەم کە دکتۆرە هاژە جەلالە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵان و نەزۆکیە. بەیانیت باش دکتۆرە، من هاژە و ئۆتۆش هاژە بەیانیە بزانین جێوێکی چۆن دروست دەکەین پرسیار و وەڵامدانەوەی زۆرمانە بێ لە بینەیە. بەیانیت باش و ڕۆژێکی باش پێشم بڵێ جێوی سلێمانی چۆن بوو، ساردەیە تەبیعی بۆتەوە؟ ڕۆژێکی باش بۆ تۆش هاژەخان، خۆشحاڵم من بەیانێ لەگەڵتانم. وەڵا جەوەکە باشە ئەلحەمدولێلا، ینی نزیکە لە بەهارەوە. دەیسپاس بۆخوا. دکتۆرە بە گرافیکێک کورتەیەکمان خستە ڕوو لەسەرەوەی کە سکپڕی هێشووی چییە؟ بەڵام ئێستا تۆ بۆمان ڕوون کەرەوە پێمان بڵێ ئایا سکپڕی هێشووی چییە؟ زۆر باشە. سکپڕی هێشووی شێوەیەکی ناتەواوە لە دروستبوونی حەملدا، دروستبوونی کۆرپەدا. خۆی بۆ ئەوەی کە حەمل بە شێوەیەکی تەواتی دروست بێ پێویستەکە یەک تۆ و یەک هێلکەی مەزبوط یەک بگرن بۆ پێکێنانی کۆرپەیەکی تەندروست. لە حاڵەتی سکپڕی هێشوویە ئەوەی کە دروست ئەبێت دوو شێوەمان هەیە، سکپڕی هێشووی نیمچەیی و سکپڕی هێشووی تەواو، ینی جوزئی و کولی. بەڵێ. نیشانەکانی چۆنە دکتۆرە؟ نیمچەی ئەوەیە. بەڵێ. فەرموو ببوورە. بەڵێ. نیشانەکانی بڕۆم لەسەری زیاتر. لە حاڵەتی دروستبوونی سکپڕی هێشوویە لە بری ئەوەی کە یەک تۆ و یەک هێلکەیەک بگرێت، دوو تۆ و یەک ئەگرێت لەگەڵ یەک هێلکەیە کە لەم شێوەیە شێوەی کرۆمۆسۆمەکانە بێ بە سێ ڕیز لە کرۆمۆسۆم کە 69 کرۆمۆسۆمن لە کاتێکا لە کۆرپێکی تەندروستە 46 کرۆمۆسۆمە. لە حاڵەتێکی تریشیانە دوو تۆ و یەک ئەگرێت لەگەڵ هێلکەیەکە کە ئەو هێلکەیە هێلکێکی کامل نییە، ناوەکەی پوچە. ئەمە 46 کرۆمۆسۆمە، بەڵام هەر ئەبێتەوە بە سکپڕی هێشووی لە بەرەوەی هێلکەکە کامل نییە. بەڵێ. دکتۆرە لەم حاڵەتەیە نیشانەکانی چییە بێ لەسەر ئەو خانمە؟ بەڵێ. نیشانەکان ئەوەیە کە کەسەکەیە بۆ لامان بە شێوەی بینینی خوێنێکی ناڕێک لە دامێنەوە، تەنانەت کەسەکە جاری وایە نازانێت کە سووڕی ماگانەی لای داوە، نازانێت کە سکپڕە یان تەنها بە ناڕێکی سووڕی ماگانەیەت. هەنێ حاڵەتی تر کەسەکە فەحسی دووگیانی کردو و بەردەوام خوێن ئەبینێ و لەگەڵ یا بێزوویەکی زۆر زیاد لە حەدی هەیە، دڵتێکچوون و ڕشانەوەیەکی زیاد لە حەدی کەسێکی ئاسایی و زیادبوونی قەبارەی سک بۆ نمونە کە حەملەکەی دوو مانگ بێ وەک ئەوە وایە کە قەبارەی مناڵانی وەک کەسێک وایە کە حەملەکەی 4 مانگ بێ. جگە لەوە لە هەنێ حاڵەتە یەت بەو نیشانەکانی چالاکی غودەی دەرەقی و هەروەها لە هەنێ حاڵەتی ترە یەت بە بەرزبوونەوەی پەستانی خوێن. لە هەنێ حاڵەتی زۆر دەگمەنایەت بە هەنێ نیشانەی وەکو تەنگە نەفەسی، وەکو نیشانەکانی توشبوونی مێشک، وەکو گەشکە، لەو حاڵەتانەش هەن بەس دەگمەنن. بەڵێ. دکتۆرە ئایا تا چەند مەترسیدارە لەسەر ئەو خانمە کە ئەو حاڵەتانەی تووشە بێت لەسەر بەتایبەت مەترسیەکەوێتە سەر ژیانی؟ بەڵێ. بەڵێ مەترسی هەیە ئەگەر درەنگ بگەینە تەشخیص، ئەگەر درەنگ کەسەکە سەردانی پزیشککە، درەنگ سۆنەر بکات، پێی نەزانێت تا مەرحەلەیەکی گەورەتر. مەترسی یەکەمی مەترسی خوێنبەربوونە، چکە ئەمە خۆی حاڵەتەکە خۆی خوێنبەربوون دروستەکە و دوای ئەوەش پێویستە کە چارەسەرەکەی بە کورتاج ئەکرێت. کورتاجەکەش حاڵەتی خوێنبەربوونێکی مەترسیدار دروست دەکات. و لە هەنێ لە حاڵەتەکانیشە ئەگۆڕێت ئەم سکپڕی هێشوویە ئەبێت بە نەخۆشی شێرپەنجەیی کە بوو بە شێرپەنجە ئەگەری بڵاوبوونەوەی هەیە بۆ سیەکان و بۆ مێشک، لەو حاڵەتەیە تۆزێ چارەسەرەکەی گرانترە بێت. کەواتە خانمان چ کاتێک کە هەستیان پێکرد چی بکەن، یەکسەر سەردانی دکتۆر بکەن، یاخود زۆر جار لەوانەیە خەمیەوەیان بێ کە کۆرپەلەکەیان لە ناوچەیە شتێکیوە. تۆ ڕێنمایی چیە بۆ خانمانە کە تەندروستی خۆیان و بەشی جەست، ینی هەموو بەشەکانی جەستیان گرنگترە لەو کاتەیە کە ئاگایان لە خۆیان بێت؟
بەڵێ باشترین شت بۆ ئەمە هەر کاتێک کە زانی دووگیانە لە نزیکی 6 بۆ 7 هەفتەی دووگیانەکە سەردانی پزیشککە سۆنەرکە بۆ دڵنیابوونەوە لە تەندروستی سکپڕیەکەی و لەو حاڵەتە شاکە بەردەوام خوێنبینینی بینی لە کاتی حملەکەی و بێزووی زیاد لە پێویستی هەبوو لەو حاڵەتەشا پێویستە بە زووترین کات سەردانی پزیشک بکە. دکتۆرە ئازاین کە سکپڕی هێشویی چنێک یاخود بڵێن چی مەترسیەکی لەسەر دایکەکە بێت لەم حاڵەتە پێوترێت دووگیانبوون یاخود هەر ئەبێ دایکەکە بپارێزرێت لەو حاڵەتە. بەڵێ هەمان شت دووگیانبوونی پێوترێت چکە لە هەنێ حاڵەت وتمان سکپڕی هێشویی نیمچەیە لەمایانە کۆرپە دروست ئەبێ کۆرپە دروست دەبێ و جاریوا هەیە ئەڕواتە کۆتایی حملەکەشی جاری وایە تەشخیص ناکرێت تاوەکو دوای مناڵ بوون. ئەتوانرێت لەو کاتەیە هیچ چارەسەرێکی بۆ بکرێت؟ بەڵێ لە مەرحەلەکانی سەرەتاکەیە چارەسەرەکەی بە کورتاج ئەکرێت ئەگەر حملەکە هەرێک گەورەتر بێت لە 13 هەفتە لەو کاتەیە لە ڕێگی دەرمانەوە چارەسەرەکرێت. کۆتایی پێێنان بە حملەکەی نەک بەردەوامبوونی دووگیانیەکەی. یعنی هیچ چارەسەرێک نییە بۆی کە بەردەوام بێ بە تایبەت دەگەر نیمچەیەکە بوو؟ نیمچەیەکە بەڵێ نیمچەیەکە ئەتوانرێت بەڵام ئەوەی سکپڕی هێشووی تەواوەتی ئەویان هیچ چارەسەرێک نییە لە بەرەوەی کۆرپە دروست نابێت تەنها وێڵاشەکە دروستە بێ هاوڕێ مناڵەکە ئەویش لە شێوەی گرەیەکە گرێکەش شێوەی وەک خانەکانی ئاوسێ وەک بۆڵەتری لێە لە سۆنەرە بەڕێک بە شێوەی هێشوەترێ دەرەکەوێت بۆیە پێوترێت سکپڕی هێشووی. بەڵێ کەواتە دکتۆر چۆن بتوانرێ خانمان خۆیان لەم حاڵەتە بپارێزن یاخود هیچ ڕێنماییەک هەیە پێشووتر وەری بگرن بۆی تووشی و حاڵەتە نەبن؟ بەڵێ سەرەتا پێویستە ئێمە بزانین زیاتر ئەو کەسانەی کە مەترسی ئەم جۆرە سکپڕیان هەیە کێن بۆ ئەوەی ئەوانە زیاتر ئاگاداری باری تەندروستیان بن ئەمە زیاتر لە ئەو خانمانەیە ڕوئات بڵین کە ئاسیایین وەک لە چاو غەیرە ئاسیاییەکان وەکو مجتەمەعی خۆمان و هەروەها لەوانەی کە کاتێک کە سکپڕی ئەکەن تەمەنیان زۆر مناڵ بێ یاخود گەورە بێ زۆر مناڵ قەزمان لە خوار 15 ساڵەوە کە بەداخەوە هەنێکات ئەبینین لە کۆمەلگای خۆمانە ئەم دیاردێ هەیە یاخود کە تەمەنیان سەر و 35 ساڵ بێ ئەمانەش لە گروپانن کە پێیانەڵێن ڕسکی گروپ ئەبێ ئاگداری خۆیان بن یاخود ئەو کەسانی کە پێشتر هستری ئەویان هەیە کە سکپڕی هێشووییان هەبووە ئەگەری دووبارە بوونەوەی هەیە پێویستە لە حملی داهاتوانە زیاتر ئاگداری خۆیان بن و هەروەها ئەو کەسانەشی کە گروپی خوێنیان ئەی یاخود ئەیبیە ئەمانش مەترسیان بۆ توشببوونی ئەم جۆرە نەخۆشیە زیاترە لەبەرەوە پێویستەکە لە بیدایەتی ئەوەی کە زانیان دووگیانن سەردانی پزیشککەن و سۆنەریش بکەن. بەڵێ دکتۆر ئاژا وەکو باسی کرد کە ئەگەر ئەوەی هەیە ئەگەر خانمێک پێشتر تووشی سکپڕی هێشووی بوو بێت بۆ جاری دومیش توش بێتەوە لە بەرەوەی ئابێ ئاگان لە خۆیان بێت لە چەند ئافرەتە تووشی یاخود بڵین لە ناو چەند ئافرەتە ئافرەتێک تووشی و حاڵەتە ئابێت؟ بەڵێ خۆی ئەگەر بە شێوەیەکی ئامۆری گرین وکو ڕاپۆرتەکەی جەنابتان لە 1000 کەسە یەک کەس ئەگەری توشببوونی هەیە وەلەو ئەمە لە کۆمەلگایك بۆ کۆمەلگایکە جیاوازە ئێستا لە بەریتانیا ڕێژەکە بەرزترە لە 14 کەس یەکێک توش ئەبێت. بەڵێ دکتۆرە جگە لە بەڵام لە حاڵەتێکە ئەگەر ئەم کەسە پێشتر ئەگەر پێشتر توش بوو بێت ئەگەرەکە بەرزتر ئەبێتەوە ئەبێ بە لە 100 یعنی لە 1000 ئەبێ بە لە 100. بەڵێ دکتۆرە جیا لە سکپڕی هێشووی ئەو کێشانە چین زیاتر دووچاری خانمانە بنەوە لە کاتی سکپڕیا کە وەکو سکپڕی هێشووی مەترسیدارە و هۆکارەکەشی چییە؟ خۆی ئەو مەترسیانەی کە لە بیدایەتی سکپڕیە دروست ئەبێت جگە لە حملی هێشووی حملی خارج ڕەحم هەیە کە ئەمیشێکێکە لەو حاڵەتانی کە زۆر مەترسیدار و پێویستە هەر لە سەرەتای خانمەکە لە سەرای دووگیان بوونیەوە دڵنیا بێتەوە لە تەندروستی خۆی و کۆرپەکەی
ئەمایان بریتە لە خوڵقاننی مناڵ لە دەرەوەی ڕەحمی ئافرەتەکە جاری وایە لە بۆری هێلکەیانەکەاتی جاری وایە لەسەر هێلکەیانە جاری وا هەیە لە شوێنی عملیاتی پێشووی نەشتەرگەری پێشووی مناڵبوونی ئەم حەملە ئەخڵقێت ئەمانە هەمووی مەترسین و پێویستە زوو تەشخیص بکرێن بۆ ئەوەی بە زووترین کات چارەسەر بکرێنەگینا مەترسیان هەیە بۆ سەرژیانی خانمەکە. باش ئەمە هۆکارەکەی چییە دکتۆرە کاتێکە ئەو سپڕیە لە دەرەوەی هێلکەدان ڕوایات؟ بەڵێ ئەمە چەند هۆکارێکی هەیە یەکێک لەوانە هەوکردنی درێژخایەنی کۆ ئەندامی زاوزێ ڕەحم و هێلکانە بۆری هێلکەدانەکان هۆکارێکی تریان نەشتەرگەری پێشوو کە پێشتر نەشتەرگەری بۆ کرابێ لە حەوزە بۆ نمونە نەشتەرگەری ڕێخۆڵە کوێرە بێ کیسی هێلکەیان بێ نەشتەرگەری مناڵبوون بێ بۆیە ئێمە هەمیشە ڕێنمایی نەخۆشەکانەکەین کە بەبێ پێویست داوای نەشتەرگەری نەکەن بۆ مناڵبوون چکە خوتوڕەتی بۆ حەملی داهاتووی زۆر زیاد ئەکات بەداخەوە ئێستا ئەم حاڵەتانە زۆر بووە کە حەملەکە لەسەر نەشتەرگەری پێشووی دروست ئەبێتەوە کە ئەمەش حاڵتێکی زۆر خەتەرە ئەگەری تەقینی نەشتەرگەریەکە و نەزیفی داخلی هەیە. بەڵێ دکتۆرە باسێکی دیکە بکەین کە پەیوەندی بە دایکەکە و باوکەکەشەوە هەیە یاخود بڵێن ئەو دوو هاوسەرە لە کاتێکدا کە خوێنیان نەگونجێت بۆ یەکدی کەم حاڵەتە هەیە و بەردەوامیش نەک لە جیهان لە هەرێمی کوردستانی شەر هەیە لەم کاتەدا ئەو خێزانە چی بکەن و ئێستا هەرچەندە زانین کە پێش هاوسەرگیری چەند ڕێنماییە کە درێ بە ئەو هاوسەرانە بەڵام تا چەند زیانی هەیە لەسەر کۆرپەلایان و لەسەر کۆرپەلەی دووەمیش. بەڵێ ئەمە حاڵەتێکە پێڵێن RH incompatibility لەو کەسانەیە دروستە بێ کە دایکەکە گروپی خوێنی ناقص بێ باوکەکە زائید بێ ئەگەر بە پێچوانەوە بێ هیچ کێشەیەک نێ ئێمە تەنها لەوانەیە کێشەمان هەیە کە دایکەکە ناقص بێت باشە لەم حاڵەتەیە پێویست دەکات لە کاتی ئەگەری بوونی هەر خوێنێک لە دامێنەوە لە ماوەی دووگیانەکە گەر سەرەتای دووگیانەکە لە سەرەتای دروستبوونی کۆرپەوە هەتاوەکو کۆتایی دووگیانەکەی هەر خوێنێکی بینی لە دامێنەوە جا ئایا ئەم خوێنە بەهۆی ئەوە بێکە وێڵاشی لە پێشە بەهۆی ئەوە بێ زەبرێکی بەرکەوتووە بەهۆی جیابوونەوەی وێڵاشی پێشوەخت بێت یاخود لە کاتی مناڵ لە بارچوون یاخود کاتی مناڵبوون لە هەموو ئەم حاڵەتانە پێویست دەکات دەرزیەکی تایبەتمان هەیە پێوترێت دەرزی NTD لە ماوەی 72 سەعاتە بکرێت جامەکەم 72 سەعاتە ئەڵێن هەتاوەکو سەعاتێکی زووتر بێت ئیفێکتەکەی باشتر ئەبێت بەتەکیید هەنێ جار هەیە خانمان بیریانە چێتەوە کە گروپی خوێنیان ناگونجێ لەگەڵ هاوسەرەکانیانە کاتێک مناڵیان لەبارە چێت سەردانی پزیشک ناکەن دەرزیەکە وەرناگرن دواتر حەملی داهاتوو تەبەنەمە بۆ حەملی یەکەم هیچ کێشەیەک دروست ناکە ئەگەر دەرزیەکەش نەکرێ بەڵام لە حەملی داهاتووە ئەگەر گروپی خوێنی ئەو مناڵی کە دروست ئەبێت بۆ جاری دووەمە و مناڵی کە ئەخڵقێ لە گروپی خوێنی باوکی بێ مەبەسمان زائید بێ چەند کێشەیەکی بۆ دروستەکە ئەبێ بەهۆی ئەوەی کە خڕۆکە سوورەکانی خوێنی تێک پشکێ تووشی کەم خوێنیەکە سستبوونی دڵ و مناڵەکە بە شێوەیەکی عام لە سۆنەرا پێمانەڵێ هەموو جسمی ئاوساوە لەو کاتەیە ناتوانێت دووگیانەکەی بەردەوام بێت جاگەر لە سەرەتایە بێت ئەبێت لەبار ببرێت و ئەگەر لە کۆتاییە بێت پێویستەکە خوێنی بۆ بگۆڕدرێت کە تا ئێستا لای خۆمان ئەم عملیەیە ناکرێت لەبەرەوە زۆربەی مناڵەکان پێشوەخت لە دایک ئەبن و ناتوانن بژین. بەڵێ دکتۆرە کەواتە بێت لە کاتی بوونی خوێنەکەیە NTD-کە بکرێ یاخود پێشەوەی کە بڕیار بدەن لەسەرەوەی کە دووگیان بوونی بڵێن ئافرەتەکە دووگیان بێت لە کاتی بوونی خوێنە لە کاتی بینینی خوێنە بەڵام لە حاڵەتێکە کاتێککە مناڵەکەی بگاتە کاتی تەواوەتی خۆی ئەم ئافرەتە هیچ خوێنێکی نەبینیەوە لە ماوەی دووگیانەکە کاتێککە مناڵەکە ئەبێت خوێنی لێوەرئەگیرێ فەحس ئەگرێ ئەگەر خوێنی مناڵەکە ناقص بێت یعنی وەکو دایکی بێت مهم نییە لە AB و ئۆکەیە بە زاید و ناقسەکە ئەگەر ناقص بێ وەک دایکی بێت پێویست بە دەرزیەکە ناکە بەڵام ئەگەر زائید بێ پێویستەکە دەرزی NTD-کە بۆ دایکەکە بکرێت مناڵەکە هیچ چارەسەرێکی ناوێت تەنها دایکەکە لە حاڵەتێکشە ئەگەر هەنێ نەخۆشمان هەیە هاوڕێ مناڵیان دەپێشە چەند جارێک داغڵ ئەکرێن لە خەستەخانە بە بوونی خوێن بەربوون لە حاڵەتێکە ئەمڕۆ ئەگەر دەرزیەکەی بۆ کرابێ
لە ماوەی 40 ڕۆژی داهاتووە هەر کاتێکی کە خوێن ببینێتەوە پێویست بە دووبارەکردنەوەی دەرزیەکە ناکە بەڵام ئەگەر بینەکەی لە 40 ڕۆژ زیاتر بێ پێویستەکە دووبارە دەرزی ئەنتیدیەکەی بۆ بکرێتەوە. بەڵێ دکتۆرە هاژە بیستومانە لە دایکمان یاخود لە کەسانی پێشووترمان کە کاتێک دووگیان بوون یاخود منداڵیان بووە بەو شێوەی ئێستا نەبووە بۆچی خانمان ئێستا زۆرتر دووچاری ئەوە بنەوە کە ئەبێت ئەو دەرزیان بۆ بەکار بهێنرێ کە پێوترێ جێگیر بوون یاخود نازانم بەو شێوەیە کە منداڵەکە سابت ئەبێت دووچاری لە بارچوون نابێتەوە هۆکاری چیە خانمان ئێستا ئەوەندە بە ئەستەم دووگیان ئەبن و تا منداڵەکەیان ئەبێت چەندین جەلسەی ئەو دەرزیە وەرەگرن و لە ڕابردوودا بەو شێوەیە نەبووە. ڕاستەکەی ڕابردوو شەر احتیمالە هەبوو بێت ئەو کێشانە بەڵام وەکو بینینی پزیشک و سەردانی خەستەخانە ئەوەندە باو نەبووە لەبەر ئەوە نەگەشتونەتە تەشخیص لەگەڵیانە تەنانەت ئەگەر بپرسین لە کۆنەکان بە تەمەنەکانی خۆمان ئەڵێ 15 سکی کردووە بۆ نمونە 5 مناڵی بۆ ماوە ئەو هۆکارانە بوون ئێستا یعنی ئەگەر حەملێک دروست بێ ئەستەمە نەگاتە کۆتایی لەبەر ئەوەی لە ژێر چاودێریان خانمان ڕێژەی ڕادەی هۆشیاریان زیاتر بووە بنکە تەندروستیەکان هەیە توانن سەردان بکەن جگە لەوە هەنێ حاڵەت هەیە هەموو حاڵەتێکیش پێویست ناکات کە ئەم دەرزی بۆ بکرێت تەنانەت ئەوانە نەبێت کە ڕەحمشلیان هەیە ڕەحمشلیش ئەوانن کە 3 مناڵ زیاتریان لەبار چووە لە دوای سێمانی یەکەمی سکپڕیەوە ئەمانە بۆ حەملی داهاتویان پێویستەکات قیاسی ملی مناڵانیان بۆ بکرێت لە ڕێگەی سۆنەرەوە لە 12 هەفتەی سکپڕیەکەیە ئەگەر ئەم کێشەی هەبووتی ملی مناڵانی کورد بۆتەوە ئەوە ئێمە چارەسەرەکەی بڕیار ئەینیا تا بە نەشتەرگەری هەڵبەستنەوەی ملی مناڵان یاخود لە ڕێگەی دەرزی تەسبیتەوە بەردەوام بین لەگەڵی تا کۆتایی دووگیانیەکەی هەنی حاڵەتی تر هەیە هاوڕێ مناڵیان لە پێشە ترسی ئەوەی هەیە لەگەڵ هەر بەرکەوتنێکە ئەگەری کەوتنە سەر خوێنی هەبێ بۆ ئەمانەش ضرورەکە ئەم دەرزیە بکرێ ئەگنا ئەگەر حملێکی ئاسایی بێت و هیچ کێشەیەکی نەبێت پێویست ناکە ئەم دەرزیە زیادە ڕەوی بکرێت لە بەکارێنانیە. بەڵێ دکتۆرە هاژە وەکو باسمان کرد ئەم هەموو کێشەیە هەیە لە کاتی دووگیانبوونی خانماندا تۆ وەکو پزیشکێک وەکو پسپۆڕیەکەت لەو بوارەیە پێت وایە خانمان ئەبێ لە چ تەمەنەیەکدا گونجاوە کە دووگیان بن و تا چ تەمەنێکیش ڕێگە پێدراوە؟ بەڵێ وەکو دووگیانبوون و کامڵبوونی جەستە لە دوای 20 ساڵەوە ئەتوانن دووگیان بن و تا تەمەنی 35 ساڵی لە دوای 35 ساڵیەوە چالاکی هێلکەیانەکان کەم ئەکاتەوە ئەگەر بیکەین بە 3 بەشەوە یەک لە سەرسەی چالاکی هێلکەیاندا بەزێ لە دوای 35 ساڵیەوە و لە دوای 40 ساڵیشەوە ئەگەری دروستبوونی مناڵی زگماک مناڵی نوقسان زیاد ئەکات ئەگەری دروستبوونی مناڵی داون کە پێڵین مەخۆل زیاد ئەکات لەبەرەوە پێویستەکە پلانی ئەو کەسە بۆ چەند مناڵە هەیە حەزەکات مناڵی زۆری ببێت پێویستەکە وا پلاندابنێ بەپێی ئەو بەرنامەیە لە 20 ساڵ بۆ 35 ساڵ هەشە حەزەکات کەمی مناڵ ببێت ئەوە باشتر وایە ئەوانە بینی مناڵەکە حملێک بۆ حملێکی کە 4 ساڵ بێ. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە هاژە جەلال کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باشبووی سپاس بۆ زانیاریەکانە دکتۆرە. سپاس بۆ جەنابێشتا سەرکەوتوو بن. زۆر سپاس. ئێستش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین.
وەکو بینیمان هێشتا سەرمایەکی زۆر باکووری کوردستانی گرتوۆتەوە و بەفری زۆریش باریوە ئەوە ژوای کردووە کە دەیان خێزان لە زۆربەی شارەکانەوە ڕووبکەنە بەدلیس بۆ بەسەربردننی کاتێکی خۆش بە تایبەت لە پشووی وەرزی یەکەمی تابیەکان ئەوان پشووی وەرزی یەکەم دەستی پێکردووە بۆیە سەردانی ناوەندی خلیسکانی سەربەفرەکەن کە وەکوتم لە بەدلیسە ئەم ساڵ بەفرێکی زیاتر لە ساڵانی ڕابردوش لەو ناوچەیە باریەوە ئەوەش بۆتەوەیەوەی کە یاریەکانی سەر بەفر و خلیسکێن چێژی زۆرتریان هەبێت بەشێک لە هاوڵاتیان لە ناوەندەکە یاریەکەن دڵیان خۆشە و بەڵێنی ژەیەن جارێکی تر سەردانی ئەو ناوچەیە بکەنەوە. دەیان خێزان و هاوڵاتی لە تورکیا و باکووری کوردستان بۆ بەسەربردننی پشوەکانیان بە تایبەت کە ئێستا قوتابیەکانیان لە ماڵەوەن سەردانی ناوەندی خلیسکانی سەربەفری ئامانهانی لە بەدلیس دەکەن. هاوڵاتیان لە زۆرینەی شارەکانەوە هاتوون و چێش لە کاتەکانیان لە ناوبەفر و یاری خلیسیان وەردەگرن. بەشێک لەو هاوڵاتیانەی سەردانی ناوەندەکەیان کردووە یەکەم جارە بەفر بەو ئاستە زۆرە دەبین و یاری لە ناودا دەکەن. لە ئەنقەراوە هاتووم و یەکەم جارە ئەم هەموو بەفرە کەڵەکە بواکە لە شوێنێک ببینم. بەفری ئێرە بەناوبانگە و یەکەم جاریشە بۆ خلیسکانێ سەربەفر دێمە ئێرە. داوا لە هاوڵاتیان دەکەم بۆ یاری خلیسکێن بێنە ئێرە. هاوڵاتیان و سەردانکەرانی ناوەندی خلیسکانی سەربەفر لە بەدلیس لە هەموو تەمەن و ڕەگەزەکانن. بەشێکیان لە ڕێگەیەکی دوورەوە هاتن و سەدان کیلۆمەتریان بڕیوە و بەشێکی دیکەشیان دانیشتووی ناوچەکەن. لە ناو ژمارەی سەردانکەرانیشدا ژمارەیەکی زۆر لە ئافرەت هەن کە هەرچەندە کەمێک بۆوان یاریەکان ئەستەم و مەترسیدارە بەڵام لە چێژ و خۆشی یاریەکانی سەربەفر بێبەشنین. لەگەڵ هاوسەرەکەم هاتووم کە خۆی خەڵکی ئێرەیە بەڕاستی چێژێکی تایبەتی هەیە و کاتێکی خۆش با خلیسکێن و یاری سەربەفر بەسەر دەبین. هەڵدەدەم جارێکی دیکە بێمەوە ئێرە. ناوەندی ئامانهانی لە بەدلیسی باکووری کوردستان بۆ خلیسکانی سەربەفر یەکێکە لە ناوچە گرنگ و دیارەکانی و پارێزگایە. ساڵانە بەفرەی زۆری تێدا کۆ دەبێتەوە و هاوڵاتیان لە زۆرینەی شارەکانی باکووری کوردستان و تورکیا سەردانی دەکەن و کاتێکی خۆش بەسەر دەبن. بە تایبەت ئێستا کە قوتابیان لە ماڵەوەن خێزانەکان دەرفەتی باشیان هەیە کاتەکان لەو شوێنانەدا بەسەر ببن. ئەو گۆڕانکاریە زۆرەی ئەم ساڵ بە تایبەت لەو بەفربارینە زۆرەی کە باکووری کوردستانی گرتەوە و چەند ناوچەیەک تەواو ڕێگەکانی داخرا هیچ ڕێگەیەک نەما بۆی کە هاتوچۆی هاوڵاتیان بە ئاسانی بکرێ و تەمومژێکی زۆریش ئەو ناوچانەی گرتوۆتەوە کە توانای بینینی کەم کردوتەوە. یعنی هاوڵاتیان ناتوانن بە شوێکی باش مەودای بینینی خۆیان ببینن لەگەڵەوە شادیمەنێکی دەگمەن و جوانی دروست کردووە کە وای کردووە چێژیشی لێ ببینن لەگەڵەوەی کە ئاستەنگی بۆ دروست کردوون. لەگەڵ دیمەنی جوانی ئەو ناوچانە دیمەنی چوونە ناو ئاوی ڕووباری مەریچە لە ئەدرنا
هاوڵاتیانی سەرسام کردووە یاخود سەرنجی ڕاکێشاون ئەبینن کە ئەو هاوڵاتیانە کە ڕێبوارن بە سەرپردی ناوچەکەدا تێدەپەڕن وێنەی قازەکان لە ناو ئاوەکە چرکێنن و ماوەکی کورتیش بێت ئەمێنەوە و ئەو دیمەنە جوانە لە دەست خۆیان نادەن سیرکردنی قازەکان چێژی زۆر تکایە بەتایبەت لەو دیمەنەکە ئێستا بینن تەم و مژە وە سەرمایە بەڵام قازەکان لە کەشێکی زۆر ئارامدا بۆ خۆیان ئەجوڵێن و لە ناو ئاوەکەدا دێن و دەچن و ڕێبوارانیش لێەوە تێپەڕن و خۆیان بێبەش ناکەن لە بینینی لەگەڵەوەشدا هەروە بەجیان ناهێڵن هەندێک دانوێڵیان بۆ ئەڕژن و بۆیان فرێنە ناو ئاوەکە و یاریان لەگەڵاکەن. سەرپەرشتیارانی کێڵگەیەکی بەخێوکردنی ماسی لە پارێزگای موش بەدەست هێلکەکانی ماسیەکان دەردەهێنێ ویان خاتە ناو ئامێری هەڵهێنانەوە پاشان ئەو بێچوو ماسیانە بەرهەمەهێنرێ ئەخرێنە حەوزی ماسی و پەروەردەئاکرێن. بەشێک لە کێڵگەکانی بەخێوکردنی ماسیش توانای بەرهەمهێنانی 37 ملیۆن ماسیان هەیە. لە ڕابردوودا هەڵهێنان زیاتر بۆ مریشک و جوجەڵەکان بوو بەڵام ئێستا ماسیەکانیش بەدەست ئەبرێن و پەروەردەئاکرێن و ئەوە ڕێژێکی زۆریشیان لێ بەرهەمێ یاخود زیاد دەکات. با بێکۆ ببینین. سەرپەرشتیارانی کێڵگەیەکی بەخێوکردنی ماسی سەلەمون لە شارۆچکەی ڤارتۆی سەر بە پارێزگای موش هێلکە لە هێلکەدانی ماسیەکان دەردەهێنن. دەخرێتە ناو ئامێرێکی تایبەت بە هەڵهێنانەوە بۆ ئەوەی لە ماوەی 45 ڕۆژدا ماسی دیکە بەرهەم بهێنن. دوای بەرهەمهێنانیشیان پێچووە ماسیەکان دەخرێنە حەوزی تایبەت و بەخێو دەکرێن. توانیمان تاکە کێڵگەی بەرهەمهێنانی ماسی لە بناری چای شەرەفەدین دروست بکەین. ئامانزمان ئەوەیە لە 9,000 ماسی سەلەمون 9 ملیۆن بێچوە ماسی بەرهەم بهێنین. پلانمان هەیە تواناکانمان فراوانتر بکەین و نزیکەی 15 ملیۆن دلار داهاتی یابووری وڵاتەکەمان زیاد بکەین. بۆ بەخێوکردنی ماسی و جێبەجێکردنی پرۆژەی بەرهەمهێنان و کێڵگەی ماسی لە موش سوود لە ئاوی سروشتی ناوچەکە وەردەگیرێت. لە کاتی بەرهەمهێنانی ماسیەکانیش نێر و مێ ئەو ماسیانە جا دەکرێنەوە دەخرێنە حەوزی جیاوازەوە. دواتر بە چەندین قۆناغ پەروەردە دەکرێن و ڕەوانەی بازاڕەکان دەکرێن. لەم چێلگەیەدا 10 حەوزان کە 4 مەتریان پان و 8 مەتر درێژی هەرێکێکیانە. ساڵانە لەم کاتەدا هێلکەی ماسیەکان کۆ دەکرێتەوە پاشان هێلکەکان نیو کاتژمێر لەژێر 10 پلێ گەرمی دەخرێنە ناو ئامێری هەڵهێنانی ماسیەکان. چەندین ماسی جۆراوجۆر بەرهەم دەهێنرێن و پێکاتی ماسیەکان باش و گونجاوە. لە کێڵگەیەکی بەخێوکردنی ماسی سەلەمون کە لە بناری چیای شەرەفەدین لە شارۆچکەی ڤارتۆ سەر بە موش دروستکراوە 2100 مەتر لە ئاستڕووی دەریاوە بەرزە. تا ئێستا لە 165 کێڵگەکە بەکارخراوە و ساڵانە 37 ملیۆن ماسی لەو کێڵگەیە بەرهەم دەهێنرێت. بڕیاری شەکارەکانی فراوانتر بکرێن و بەرهەمەکەی زیاتر بکرێت. هەر بێچوە ماسیەک دوای بەرهەمهێنانی دەخرێتە ناو حەوزی تایبەتەوە و بۆ ماوەیەک چاودێری دەکرێت. ئێستاش با بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکان یاریمی کوردستان ببینین. کە 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 145,825 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 174,500 دیناری عێراقیە، 100 پاوەنی بەریتانی 199,750 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 20,500 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانیش 5,850 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی عیار 24 425,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی عیار 21 373,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 18 320,000 دیناری عێراقیە. هەندێک لە ئێمە خاڵی سوور جیا لە خاڵە قاوەیەکان هەندێک خاڵی سوور هەیە لەسەر پێستمان. ئایا ئەو خاڵە سوورانە مەترسیدارن؟ دکتۆر ئۆلیسا مارکۆلۆڤا پزیشکی پسپۆر لە نەخۆشیەکانی پێست ڕایدەگەنێت خاڵە سوور و پاڵەکانی سەرپێست جیاوازن و ڕەنگە بەشێکیان بەهۆی ناڕەکی ملولەکانی خوێن بێت یان هەستەوەریەوە دروست بێت یا بەهۆی حساسێتەوە دروست بێت. ئەو پزیشکە وتێتی دەبێت ئاگداری خاڵە سوورەکان و پاڵەی سەرپێست بین
چونکە ئەوە بەهۆی کێشە لە جگەردا دروست دەبن یاخود بەهۆی ناڕێکی لە زرا و بوونی ڤایرۆسی و ژەهراوی بوونەوە دروست دەبن. ئەو خانمە پزیشکە ئاماژەی بەوەش کردووە هۆکارێکی دیکە بریتە لە خواردنی دەرمانی خەمۆکی و هۆرمۆنەکان. جەختیش دەکاتەوە کە ئەو خاڵە سوور و پەڵانە هیچ مەترسیەک لەسەر تەندروستی مرۆڤ دروست ناکەن بەڵکو تەنیا دیمەنێکی ناشرینیان هەیە. ئەزانین بەهۆی کۆرۆناوە زۆر بوونەوە ئاهەنگ ڕاگیرا بە تایبەت ئاهەنگی هاوسەرگیری چونکە هاوسەران حەزیان بەوە بوو کە ئاهەنگی گەورە ڕساتکەن بەڵام کە بەهۆی کۆرۆناوە دوورکەوتنەوەی کۆمەڵاتیە بوو دویان خست یاخود بڵێنەوە ڤایرۆسە بووە هۆی ئەوەی کە خەڵک زیاتر خۆی بپارێزێ دوورکەوێتەوە لە کۆبوونەوە و ئاهەنگ و بەریەکەوتن یاخود بڵێن زۆر ئاهەنگی هاوسەرگیری هەر نەکرا بۆ هۆیەوە ئەوەنە دواکەوت نیان کرد بەڵام لە مەدریت خودی کۆرۆنا خۆی بووە هۆی ناسینی دوو کەس و دواتر ئەنجامدانی هاوسەرگیری ئەو دوو هاوسەرە پێشتر هەردووکیان تووشی کۆرۆنا بوون وای کۆرۆنا وای کرد هەردووکیان بەیەک بگەێنێت زانین چۆن و هاوسەرگیریەکان چۆن بووە. ڕۆزاریۆی تەمەن 62 ساڵ بەهۆی توشبوونی بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە نەخۆشخانەیەکی مەدرید لە ژێر چاودێری پزیشکی ڕۆژەکانی جیاوازتر لە نەخۆشەکانی دیکە بەسەر دەبات. بەهۆی ڕۆزارین ڕۆژانی بووکێنی لێرە تێدەپەڕێنێت و یەکەم هەنگاوەکانی ژیانی هاوسەرەتی لەگەڵ فەرناندۆ لەم نەخۆشخانەیەوە دەست پێ دەکات. ئەو بە واتساپ داوای لێکردم ببم بە هاوسەری منیش وەڵامم دایەوتم بەڵێ ئامادەم و ئەوە ئاواتی ژیانی منە کە هاوسەری تۆ بم. فەرناندۆی 70 ساڵە 10 ڕۆژ پێش ئەوەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببێت ڕایگەاند بوو. هەرگیز لە ژیانمدا ئەم ڕستەیە بەکار ناهێنم کە بڵێم ئایا ئامادەیت ببی بە هاوسەرم؟ بەڵام نەک لە دۆخێکی ئاسایی بەڵکو لە نەخۆشخانە و لە ژێر چاودێری پزیشکی بە ڕێگەی نامەی واتساپ ئەو داوایەی لا ڕۆزاریۆ دەکات. ئەمڕۆ زۆر ڕۆژێکی تایبەت و خۆشە بۆ من و ڕۆژێکی گرنگە. ئەم دوو هاوسەرە نوێیە بۆ وەرگرتنی چارەسەر لە دوو هۆڵی جیاوازدان. ڕۆزاریۆ لە ڕووی تەندروستی دۆخی جێگرترە لە فەرناندۆ. بەڵام ئومێدی ئەوە دەخوازێت بە زووترین کات تەندروستی فەرناندۆش جێگیر بێت. ئەو پیاوێکی بەهێزە و بەسەر ئەم پەتایە زاڵ دەبێت و تێکی دەشکێنێت من لەوە دڵنیام. ئاهەنگەکە بە شێوەیەکی جیاواز لە نەخۆشخانەکە ئەنجامدرا. لەلایەن قەشەیەک بە شێوەی ئۆنلاین ئەم دوو هاوسەرە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان لە یەکتر مارەکران. کۆرۆنا زۆر خەڵکی لە جیهاندا لە یەکتر جیا کردەوە یان دوور خستەوە بەڵام بووە هۆی پەیوەندیەکی هاوسەرگیری لە نێوان ڕۆزاریۆ و فەرناندۆ. ڕاستە ئەگەر بڵێن کۆرۆنا زۆر مەترسی بوو بۆ سەر جیهان بەڵام زۆر شتی دیکەی جوانیشی نیشانداین ئەو ژێکێک بوو لەو بابەتە جوانانەی کە بەهۆی کۆرۆناوە دروست بوو. بابینە سەرەوەی بزانین ساڵانە کە چه جۆرە خۆراکێک دانرێ بۆی کە بتوانین ئەو کەسانەی ئەیانوێ ڕێژیم بکەن بەکاری بێنن کە بۆ ساڵی چوارەم لەسەر یەک باشترین و خراپترین ڕێگاکان بۆ دابزاندنی کێشی جەستە بۆ ساڵی 2021 دەستنیشان کرا کە بە گوێرەی راپۆرتەکە باشترین خواردن بۆ کێش دابزاندن خواردنە دەریایەکانن و بە پێچەوانەوە خراپترین جۆری سیستمی دابزاندنی کێشی جەستە کیتۆیە هەرچەندە لەوانەیە ئێستاوانەی کە کیتۆکەن یاخود بڵێن حەزیان بە ئەو سیستمەیە دژی ئەم بابەتە بن هەرچەندەوە راپۆرتێکی جیهانیە و ڕێگە پێدراوە کە بۆ دابزاندنی کێش بە نابردنەبەر کیتۆ بە مەترسی دانراوە 5 لە هۆکارەکانی باشترین ڕێگەی دابزاندنی کێشیش لە ڕێگەی خواردنە دەریایەکانەوە باس دەکەین بۆچی خواردنە دەریایەکان باشە هەروەها هۆکارەکانی خراپترین ڕێگەش بۆ دابزانی کێش لە کیتۆ باس دەکەین بە هەمان شێوە بۆچی خراپە یعنی هەریەکەیان هۆکاری خۆی هەیە. سەرەتا با بڵێن بۆچی خواردنە دەریایەکان باشە چونکە ئاسانە بۆ پەیڕەوکردنی چونکە بەکارهێنەرانی ئازادن لە هەڵبژاردننیدا هیچ ڕێگریەکیان نییە لەسەرەوەی کامیان بخۆن کامیان نەخۆن
و بۆ شەکرە بە سوودن ئەو خۆراکانە سنووردار دەکات کە بە خێرایی شەکری خوێن بەرز دەکاتەوە. و هەروەها شێوازی خواردنی خۆراکە دەریایەکان یارمەتی دەرە بۆ کەمکردنەوەی خێرایی لە خواردندا. واتە ناتوانانی بە خێرایی بیخۆیە بە هێواشی بخۆی مەژواکات کە کێشی جەستەت زیانەکات. و هەروە خواردنی ماسی هەندانە بۆ کەمکردنەوەی گۆشتی سوور ئەوەش دەبێتە هۆی کەمکردنەوەی نەخۆشیەکانی دڵ ئەمەش سوودێکی دیکەیەتی و دەوڵەمەندن بە ئۆمێگا 3 و ڤایتەمین دی و B12 و هەروەها یارمەتی دەرە بۆ دابەزاندنی کێشیش. ئێستا باس لە هۆکارەکانی خراپی کیتۆشەکەین بزانین بۆچی کیتۆ خراپە و ئەم ساڵ بە جۆرێکی خراپی کێش دابەزاندن یاخود ڕێژیمەکان دانراوە چونکە زۆر سنووردارە زۆر کەس کیتۆ بە سەختی دەکەن. پسپۆران ئەڵێن کە ڕێژیمێکی لەم شێوەیە قورسە بۆ بەردەوامیدان بە ماوەکەی واتە هەموو کەس ناتوانێت بەردەوام بێ لەگەڵی لەبەرەوەی سنوورداریەکە هەموو خواردنێک نابێ بخوارد و هەروە بەردەوام نییە. پسپۆران دەڵێن کاتێک کێش بە کیتۆ دابەزێنرێ لەوانەیە یاخود ئەگەری ئەوەی هەیە زوو بگەڕێتەوە سەر شێوازی پێشتر و کێشی زیاتریش بکات ینی نەک هەر بگەڕێتەوە ئەو کاتە بگرە زیاتریش بکێشی. ئەو چەوریە زۆرەی لە ڕێژیمەکەی کیتۆدا هەیە دەتوانیت مەترسی نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی لێ بەدی بکەیت و هەروەها لە باری خۆراکیەوە ناهاوسەنگە چونکە ڕێگرێ لە خواردنی میوە و سەوزە بە سوودەکان واتە تەنها بێت و بۆت هەیە چەوری بخۆی کاربۆهیدرات و شەکر و میوەکان هەمووی لە تۆ قەدەغە کراوە. هەندێک سەرچاواڵێن کە خۆراکی کیتۆ تەنانەت دەتوانێت بەردی گورچیلە دروست بکات. دەکرێت کێشەی جگەر و پەنکریاس بۆ ئەوانەی کە حاڵەتی پێشوەختیان هەیە دروست بکات. بۆ هیوایم کە ئەو کەسانێکی تۆ کە ئێستا گوێبیستی بەرنامەکەن دڵگران نەبن لێمان چونکە ئەمە بابەتێکی جیهانی و راپۆرتەکە لەسەر ئەساسی زانیاری و هەروەها چەندین پسپۆر بڕیاریان داوە لەسەری. بابەتێکی دیکەمان هەیەویش ماوەی ساڵێک بۆ فێربوون و ڕاهێنان دەکرێت کاتێک کەم نەبێت وە سوودێکی تەواو لەو ساڵە وەربگیرێت بە تایبەت ساڵی ڕابردوو بە هۆی ڕێکارەکانی دژ بە کۆڕۆنا و کەرەنتین زۆرێک لە خەڵک یان فێری کارێکی نوێ بوون یاخود پەرایان بە بەهرەکەی خۆیاننا ئەو زیاتر گرنگیان پێەیە ئەوەش زیاتر لە ناو خانمان بەدیکرا. گروپێکی 6 ئەندامی خانمان لە ئوسترالیا فێری چۆنێتی دروستکردنی کەلوپەلی لە داردروستکرا و قەنەفە ئەکرێن و هەروەها کەرەستا لە کارکەوتوەکانیش دووبارە ڕیسایکڵەکەنەوە بەکاریهێننەوە لەو ڕێگەشەوە بژێوی ژیانی خۆیان دابینەکەن. بزانین خانمان لە ئوسترالیا چیان کردو لەو ماوەی کە کەرەنتین بوون. هەفتانە ئەم خانمانە پێکەوە لە کارگەیەکی دروستکردنی قەنەفە و کەلوپەلی لە داردروستکرا و کۆ دەبنەوە. ڕیسایکڵی ئەو کەلوپەلانە دەکەن کە ئیدی کەڵکیان لێوەرناگیرێت. ئێمە لە هەنگاوی یەکەم لە ڕاستیدا دەمانویست گرنگی و شتانە بخەینە ڕوو کە هێشتا دەکرێت کەڵکیان لێوەربگیرێت بە تایبەت ئێمە کە فێر کراوین شتێک کەڵکی نەما دەبێت فڕە بدرێت. لێرە سەرەتا خانمان فێر دەبن چۆن ئامێرەکان بۆ کارکردن بەکاربهێنن دواتر فێری شێوازی دروستکردن و ڕێخستنەوەی دووبارەی پارچەدار و کالوپەلەکان دەکەن. ئەم خانمانە جگە لەوەی بژێویان بەم کارە بەدەست دەهێنن دەبێتە هۆی دروستکردنی هەستی باوەڕ بەخۆبوون و پەرەدان بە تواناکانیان. ئەمە بووە هۆی ئەوەی کاتەکانم بەکاری بەسوود بەسەر بەرم و چێژ لە کارەکەم وەردەگرم. لێرە فێری زۆر شت بووم کە پێشتر تەنیا پیاوان کاری لەم جۆرەیان کردووە. ئەمە چێژ بەخشە کە کاری پیاوان بکەین. سەرەتا ئەندامانی ئەم گروپە ژمارەیان 6 کەس بوو لە تەمەنی جیاواز بەڵام ئێستا ژمارەی ئەندامانی گروپەکە بەردەوام لە زیادبووندایە کە ئامانجیان ئەوەیە ئەو کەلوپەلانەی کە دەکرێت دووبارە ڕیسایکڵ بکرێنەوە بە جۆرێک دیزاین بکرێن کە خواستی لەسەر بێت و هەلی کاریش بۆ خانمانی دیکە بڕەخسێنرێت. کاتی پرۆگرامەکە بەرەو کۆتایی ڕۆشت منیش بەرگە و بابەتەکانم پێشکەشکردن بۆ هیوام کە هەمیشە دڵتان خۆش بێ و ماڵتان ئاوادان بێت. سبەی من نایم سۆڤان چاوەڕێتانەکە بۆی کە بەرگە و بابەتی نوێتان پێشکەش بکات. ماڵتان ئاوە.